ئەم کاتتان باش بەخێر بێن بۆ چانێڵی Learn&Explore. هەموو ڕۆژانێکی چوارشەمە کاتژمێر 7 ئێوارە ڤیدیۆیەکی هاوشێوەی ئەمە دەبینن کە دە وشەی گرنگ لە خۆ دەگرێت لەگەڵ شێوەی بەکارهێنانیان. بینەرمان بن. وشەی یەکەم become واتە دەبێت بە. بۆ نمونە دەتوانین بڵێین I want to become an engineer. بەخێرایی I want to become an engineer. واتە دەمەوێت ببم بە ئەندازیار. Engineer واتە ئەندازیار. یاخود لە ڕستەیەکی تردا دەتوانین بڵێین I want to become rich. بەخێرایی I want to become rich. واتە دەمەوێت دەوڵەمەند ببم. Rich واتە دەوڵەمەند. وشەی دووەم Ask واتە دەپرسێت یاخود داوا دەکات. بۆ نمونە دەتوانین بڵێین When the exam starts, do not ask any question. واتە کاتێک کە تاقیکردنەوە دەستی پێکرد هیچ پرسیارێک مەکە. Exam واتە تاقیکردنەوە، question واتە پرسیار. یاخود دەتوانین بڵێین I ask you to help me. واتە داوات لێ دەکەم کە یارمەتیم بیت. Ask لێرەدا بە مانای داواکردن هاتووە و help بە مانای یارمەتی دێت کە لێرەدا دەڵێت داوات لێ دەکەم یارمەتیم بدەیت. وشەی سێیەم Add واتە زیاد دەکات. بۆ نمونە دەتوانین بڵێین Don't add more salt to the food. واتە خوێی زیاتر زیاد مەکە بۆ خواردنەکە. More بە مانای زیاتر دێت، salt بە مانای خوێ دێت و food بە مانای خواردن دێت. ئەتوانین ئەم وشەیە لە ڕستەیەکی تردا بەکاربهێنین و بڵێین Do you want to add anything else to the list? یاخود بەخێرایی Do you want to add anything else to the list? واتە ئەتەوێت هیچ شتێکی تر بۆ لیستەکە زیاد بکەیت. Anything else بە واتای شتی تر دێت. وشەی چوارم Begin. واتە دەست پێ دەکات. بۆ نمونە دەتوانین بڵێین The match begins at 7 p.m. واتە یاریەکە دەست پێ دەکات لە کاتژمێر 7 ئێوارە. لێرەدا ماچ بە مانای یاری هاتووە. وشەی دواتر Give. واتە پێی دەدات. بۆ نمونە دەتوانین بڵێین Can you give me his phone number? واتە دەتوانیت ژمارەی مۆبایلەکەی ئەوم پێ بدەیت. یاخود دەتوانین بڵێین Give me the money. واتە پارەکەم پێ بدە. Money واتە پارە. وشەی شەشەم Bring. واتە دەهێنێت. بۆ نمونە دەتوانین بڵێین I forgot to bring my umbrella with me. واتە لە بیرم کرد کە چەترەکەم لەگەڵ خۆم بهێنم. I forgot واتە لە بیرم کرد، umbrella واتە چەتر. یاخود دەتوانین بڵێین Can you bring me the book? واتە دەتوانیت کتێبەکەم بۆ بهێنیت. وشەی حەوتەم No. واتە دەناسێت یان دەزانێت. بۆ نمونە دەتوانین بڵێین I know you are tired. دەزانم تۆ ماندوویت. Tired واتە ماندوو. یاخود دەتوانین لە ڕستەیەکی تردا بەکاری بهێنین و بڵێین I don't know you. Who are you? من تۆ ناناسم. تۆ کیت؟ لێرەدا نەو بە مانای دەناسێت هاتووە. وشەی دواتر Remember. واتە لە بیرەتی. بۆ نمونە دەتوانین بڵێین I don't remember the time when I was a kid. واتە ئەو کاتەم بیر نییە کە منداڵ بووم. Kid واتە منداڵ. یاخود دەتوانین بڵێین Remember, you are not allowed to use your phone when the exam starts. واتە لە بیرت بێت. تۆ ڕێگەت پێ نەدراوە کە مۆبایل بەکار بهێنیت کاتێک تاقیکردنەوە دەست پێ دەکات. You are not allowed واتە ڕێگەت پێ نەدراوە. وشەی دواتر Borrow. واتە قەرز دەکات یان وەردەگرێت. بۆ نمونە دەتوانین بڵێین I forgot my wallet. I borrowed $100 from my friend. واتە جزدانەکەم لە بیر کرد. $100 لە هاوڕێکەم قەرز کرد. Wallet واتە جزدان. یاخود دەتوانین بڵێین Can I borrow your pen? واتە دەتوانم قەڵەمەکەت وەربگرم.
وشەی دێم و کۆتایی بۆ ئەمڕۆمان leave, واتە جێ دەهێڵێت. بۆ نمونە دەتوانین بڵێین I leave the city today. واتە ئەمڕۆ شارەکە جێ دەهێڵم. city واتە شار و today واتە ئەمڕۆ. یاخود لە ڕستەیەکی تردا دەتوانین بڵێین I don't leave here unless you come with me. واتە ئێرە بەجێ ناهێڵم مەگەر تۆش لەگەڵم بیت. unless واتە مەگەر. بەم شێوازەش کۆتاییمان بەوانەیە ئەمڕۆمان هێنا. بەو هیوایەین وانەیەکی سوودبەخش بوو بێت بۆتان. هیوامان کاتێکی خۆشە بۆ گشت لایەکتان. خواتان لەگەڵ.